ماجی بوارە گەلە خەمرە گەلە جوانە گەلە کرەنجینە دەرێم هەم لێرە لێرە وەلا لە سەری قەراتە لە بنباشێرە لە سەیداوە لە خۆم بداوە لێرە لێرە لە سەری قەراتە لە بنباشێرە بەژنەکەی باریک بەم کۆکەی دەرێ فەریکە سێوەکانی ئەوەل ماجی بوارانە دەرێ لادەتی وەرەسی بوومەم جامە قەیسەری بوومانە شەوالۆکەی تەدرێخ و ئەوەل ماجی من ناوم بەختیار جەبار حەمەد ئیسماعیلە ناسراوم بە بەختیار مامەسێنی ساڵی 1970 لەدایک بووم لە شاری هەولێر پیشەکەم فرۆشتنی کرا و جەمەدانیە بەڕاستی ئەو کاری کە هەڵم بژاردووە بۆ ساڵی 1993 دەگەڕێتەوە هەتاکو ئێستا بەردەوامم ئەوە ماشەڵڵا چارێکە سەدەیەکە تێپەڕیە من بەو کارێ مەشغوڵم زۆر بەکارەکەم سەربەرزم و زۆریش بەڕاستی پێم مرتاحم و خۆشەویستی کارەکەمەی کردیە بەردەوامم لەو ئیشەی کە ئێستا کە فرۆشتنی کرا و جەمەدانیە مەسەلەی جەمەدانی شێوازەکانمان بابرێن زۆرە یەک لە شێوازەکان جەلە و گرینگە بەڕاستی جەلە و گرنگ تایبەتمەندێکی خۆی هەیە لە هەم لە هەولێرێ هەم لە دەوروبەریشی بۆ نمونە ئێستاوە جەلە و گرنگە ئەو جەلە و گرنگە جوانێکی خۆی هەیە کە وەکو ئەوی سەری خۆمە دیارە خەڵکێک لە دێرزەمانەوە دەتوانم برێم لۆ 6 ساری لۆ 7 ساری خەڵک لەسەری کردیا شتێکە بەڕاستی تایبەتە بە کوردەواری تایبەتە بە فۆلکلۆر تایبەتە بە هەولێر و دەوروبەری بەڕاستی کاتی خۆشی بابرن خەڵکێک هەبووە کە لە هەولێرێ مەسەلەن پیاوە بەتەمەنەکان کە لە سەریان کردیا ئەوە پێی دەرێن ڕیش ئەو ڕیشە لەوانەیە زیاد لە 50 سال پێش ئێستاکە بە تەمەنەکانی قەدیم لە سەریان کردیا ئەوە دیارە شێوازێکی فۆلکلۆریە و هەم شتێکی جوانیشە و هەم بەڕاستی فۆلکلۆریە نەوعی کەمان هەیە مەسەلەن ئێستا ئەو ڕیشە ئەوە ڕەشبەرەکی پێ دەرێن ئەوەش جوانێکی تایبەتی خۆیە ئەوە ئافرەتە دەستڕەنجینەکانی شاری هەولێر و دەوروبەری بەڕاستی دروستی دەکەن ئەوەش هەر ڕەشبەرەکی پێ دەرێن بەڵام بەڕاستی جوانترین دەتوانم برێن شتێکی زۆر جوان شێوازی بەستینەکان دەمێ هەندێک بە بینەرەکانتان بناسێنم لە بۆ نمونە ئێستا ئەوانە ئەو شێوازانە ئەوانە زیاتر خەرچی هەولێر و دەوروبەریە بەس لە حقیقەتدا ڕاستە هەولێر و دەوروبەری لەسەری دەکات بەڵام خەرکەکی شەیە بەڕاستی لە شارەکانی کەش دێن دەرێن کار بەکار بە ئەوکمەوەی جوانە و شتەکی فۆلکلۆریە پێمان خۆشە هەر ئەوهامان لۆ بەستی و هەر ئەواشیان لۆ دەبەستن ئەوانە هەیە ئەو بابەتە ئەوە لە منتقەی بادینان باوە ئەوە دوو جەمەدانیە لە باڵەکایەتی لەسەری دەکەن لە منتقەی بادینان لەسەری دەکەن و شتەکی جوانە و سەرنجڕاکێشە ئەو ڕەشبەرەکە گەنجەکانمان ئێستا کە حەزیان لێ مەسەلەن شتێک بیتن کە ناسک بیتن دەرێ کاک بەختیار حەزم لێ شتەکی ناسکم دێ شتەکی جوانم دێ یەکسەر جەمەدانی چ ئەو هایدە دەمێت لە سەیداوە لە خۆم بداوە لێرە لێرە لە سەری قەراتە لە بنباشێرە بەژنەکەی باریک بەم کۆکەی دەرێ فەریکە سێوەکانی ئەوەل ماجی بوارانە دەرێ لادەتی وەرەسی گومەم شامە قەیسەری دوکانە من شەوالۆکەی تەدرێخ و ئەوەل ماجی بوارە دەستان تێ بگێرە دێنە سەر شێوازی کراوەکان بەڕاستی جوانترین کراو دەتوانم برێم ئەگەر لە هەولێرە دەستی پێ بکەین لە دەشتی قەراج و کەندێراوی دەستی پێ بکەین جوانترین و ڕاجێشترین کراو کە لە کوردستان باو بیتن ئەو کراوەیە ئەو کراوەش پێ دەرێن غەرابە وە بابەتی کە هەیە ئێستا کاتی خۆی ئەمن لەبیرما مامە بەتەمەنەکان کە دایانگۆ باچین کراوەکی کۆیی بکڕین خۆی لە خۆیدا ئەوە بە کراوی کۆیاتی بەڕاستی ینی ناسرایە بەڵام خەرکەکەیە لە هەولێرێ دروستی دەکات بە چ دروست دەکرێت بە خامەک دروست دەکرێت بە قوماش دروست دەکرێت کراوەکی زۆر خۆش و خەفیف و جوان و سەرنجڕاکێشە باوەڕ بکە زۆر جارێ بیانەکان کە دێن تەماشا دەکەن زۆر ینی سەرنجڕاکێشە ئێمە لە هەولێر بە زاراوی هەولێر پێ دەرێن کراو بەڵام کڵاوە بەڕاستی خۆی لە خۆیدا ئەوانە شێوازێکن مەسەلەن ئێستاوە لە هەولێر دروستکرایە ئەوانە لە هەولێرێ دروست دەکرێن ئەوانە جوانیەکی خۆی هەیە هەم شێوازێکی سەرنجڕاکێشە و هەمیش کڵاوەکە دەتوانم برم دروستکردنەکەی زۆر زەحمەت و زۆر ئەستەمە بەڵام بە حکمی ئەوەی کە
بەعکمی ئەوەی کە خەچی قدیم لە دێر زمانەوە لە سەریکی دێ خەڵکەکێ ئەگەر ئەو نەوعیان ئەو نەخشانە نەبیتن لەوانەیە نەیەوێتن ئەوجا هەر لەبەر هەندێش بەڕاستی دەستخۆشی لەو ئافرەتانە دەکەن و زۆر جاریوشەیە یعنی تەرجیحیان دەکەن لەوەی کە بە بەردەوام دروستکەن و واز دێنین وتیلی کەسار و گەردەن زەرد و سەر بە زەردا دەنیشتن لە دەستە دیانە ڕەجین بەرامبەری شارەکە ڕەواندزێ بە خودا کەمە لە بەستانی کراو زەمەدانی دەتوانم بڵێم ئەمن بە شخصی خۆم لەو کاک بەختیارەی فێر بوومە چەند ساڵێک پێش ئێستا تقریبا 2014 و 15 ئەمن سەردانی ئەو شوێنم کردی لەوێ کاک بەختیاری بوومە برادەر فێری کراو فێری بەستانی کراو زەمەدانی کردیمان کوردیش بەسەر زەمەدانیەوە دیارە ئەگەر سەر زەمەدانی جدی کوردی لەبەر نەبی بە کورد ناچێت ئێستا ئەو شارەی ما غەریبەک بێ کە تەمەشای ئێمە دەکا ئەو دەزانی شاری هەولێرە کە دەزانی کوردزەواریە ئەگەر ئەو لە کوردە نەبی کەس نازانی وە شاری کوردانیشە کورد بە زیچی کوردی وە جوانە عەرەب زیچی عەرەبەوە جوانە هەر کەسێک بە دەستوری خۆی ئێمە سەر ساڵ دێم لە کاک بەختیار زەمەدانی دەکڕم ئەگەر زەمەدانی لەسەر نەبێ ناتوانم دەڕێگا بڕۆم ئەوەنجا ڕەمزی کوردیە ئەو کە لە کوورێ خۆت دەبی زۆر خۆش بێ بەڕاستی بچێ هەر شوێنێکی دنیا بۆ جلوبەرگە خۆت دەناسرێەوە هەموو گەلەکانیش جلوبەرجی تایبەتی خۆیان هەیە یەکیش لەوانە کە پۆشینی زەمەدانی زۆری زۆرە بەڕیشە جەلەیە گورینگە هەروە بێتەوە ئەو ڕەشبەرەکەیە ئەوجا هەریەشی عەزی لە شتێستا ئەوەی ئەمن بەستایت شێوەی بادینە دیارە شێوەی قەراز و کەندێناوەی کە باپیرانی مە هەموو لە هەولێری بە خوارێەوە ئەوەی داهاتە خوارێ ئەو جێی زەمەدانی داهاتە خوارێ مە زەمەدانیمان زۆر خۆش دەوێت هەم لە بۆ پارێزگاری مرۆڤش کرایە کاتی خۆی کە ئەو زەمەدانی لە سەریکی لە زۆر شت پاراستیتی